هاوڵاتیانی کەرکووک بە جیاوازی ئاین و نەتەوە وەستایشی ڕۆڵی هێزە ئەمنیەکان دەکەن لە دابینکردنی ئاسایش و ئۆقرەیی بۆ شاری کەرکووک و ڕای دەگەێنن هەڵمەتە سەرکەوتوەکانی ئەو هێزانە لە ماوەی ڕابردوودا چەندین پیلانی داعشی شکست پێهێناوە. نەخوا بە زیاد بێ ئەم ڕەمەزانە ڕەمەزانێکی زۆر چاک بوو، ماشەڵڵا شەڕ و ئاژاوە ئەمانە نەبوو. زۆر سوپاسی هێزە ئەمنیەکانی کەرکووکەکەین بە تایبەتی هێزی پێشمەرگە لەو پێشی لە میحوەرەکان لەخوا بە زیاتر سایزە شەڕ بوو. ئەم خەڵکەیشە کە هاین شاری کەرکووک هەمومان برایەک و دۆستی یەکین و هەموو کەمەنەتەوەیەکان هەوە تورکمان و ئەوە عارەب و هەمومان ئێمە برایەکین. ئەوەیسا هەمومان دابەزینە بۆ ناو شارەکە، هەمومان بە ئارامی چشتی جەژن دەکڕین. وڵی ماشەڵڵا زۆر بازار باشە و عالەمە ڕۆتێ بۆنەی پێشمەرگە و شورتەوە ئاسایش بە ئیش خۆمانەکان ماشەڵڵا فەرقیش نییە ئیشاءڵڵا تورکمان و کورد و عەرەب ئیشاءڵڵا هەمومان براین ئیشەڵڵا ژێن ئامان زۆر زۆر باشە. العموم يعني الوضع جيد جدا. بەگشتی وەزع باشە و ئارامی و ئۆقرەیی لە شارەکەماندا هەیە. داعش هەوڵی زۆر دەدات ئارامی ئەم شارە تێک بدات، بەڵام ستایشی دەستگامنیەکان دەکەن کە ئارامی شارەکە و نەتەوەکانی شارەکەیان پاراستووە. ئەم دووسێ ڕۆژە بازار زۆر باشە لەخوا بە زیاد بێ، خەڵک کڕیار زۆر دێ، ئەمنیەت و ئاسایشی زۆر باشە لەخوا بە زیاد بێ، خاستن ئەم بازاڕەشەوە کراوە شتێکی زۆر باشە. بازاڕیەکەی یعنی بلێ شتی مناسبە و سعرەکانی هیچی گران نییەوە خۆی وایە، نە زیاد کراوە و نەکەم کراوە خۆی وایە. لە ئێستادا هاوکاری و هەماهەنگی بەهێز لە نێوان دەستگامیەکانی کەرکووکدا هەیە بۆ پاراستنی ئاسایش و ئارامی شارەکە. وەک فەرماندامیەکانیش ئاماژەی پێدەکەن لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزاندا ئەوانش پلانی تایبەتیان داناوە و لە ڕێی ئەو پلانەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەند پیلانێکی پێشوەختی تیرۆریستانی داعشیان لە کەرکووک پوچەڵ کردوتەوە. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.